بینەرانی ئازیزی کەناڵی ئاسمانی کەرکووک سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش نیانم لەگەڵتان دەبم بۆ پێشکەشکردنی بەرنامەی پۆینت. وەزارەتی دادی عێراق کە یەکێکە لە هەرە وەزارەتە گرنگەکان توانیوێتی متمانەی شەقامی عێراقی بەدەست بهێنێت، ئەمەش لە پای ئەو خزمەت و گۆڕانکاریانەی کە پێشکەشی وەزارەتەکەی کردووە بۆ قسەکردنی زیاتر و ورتر لەسەر ئەدای وەزارەتی داد و هەروەها قسەکردن لەسەر پرسی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق میوانداری زۆر بەڕێز وەزیری دادی عێراقمان کردووە دکتۆر خالد شوانی. سڵاوت لەبێت کاک خالد و بەخێر بێت. سڵاو لێوە زۆر سپاس نیاخان، سڵاو بۆ ئێوە و تەلەڤیزیۆنی کەرکووک و بینەرانی تەلەڤیزیۆنی کەرکووک. زۆر سپاس کاک خالد، وەزارەتەکەی ئێوە وەزارەتێکی گرنگ و هەستیارە چونکە مامەڵەتان لەگەڵ هاوڵاتیاندا هەیە. تا چەند توانی وتانە ڕێگر بن لەبەردەم تەدەخولی حزبی و سیاسی؟ زۆر سپاس. وەزارەتی عەدل یەکێکە لە ئەو حەوت وەزارەتەی کە لە سەرەتای تەشکیلکردنی مەملەکەی عێراقیەوە دروست بووە. حەوت وەزارەتە بۆ وەزارەتی عەدل یەکێک بۆ لە وەزارەتانە و لە سەرەتای دروستبوونی مەملەکەی عێراقیەوە هەتاکو 2005 ئەم وەزارەتەوە وەزارەتێکی سیادی وابوو و خۆشی وەزارەتێکی سیادیە بە حکمیەوەی وەزارەتی عەدل وەزیری عەدل ئەندامە لە مەجلیسی وزاری ئەمنی قەومیە ئەمنی وەتەنی، ئەوەی کە لە دنیا پێوتری حکومەی مصغەر، سەرۆکوەزیران و وەزیری دیفاع و وەزیری مالیە و داخلیە و خارجیە و عەدلی تایە لەگەڵ ڕئیسی جیهازی مخابرات و ڕئیسی جیهازی ئەمنی وەتەنی. ئەمە باز لە قەزای استراتیجیەکانی عێراقەکە بەرنامەی استراتیجی عێراق لە هەموو ڕۆکانەوە لە ڕووی سیاسیەوە عیلاقاتی نێودەوڵەتیەوە و زایدەن و بارودۆخی ئەمنی ناوخۆیی و دەرەکی. بۆیە ئێمە بە حکمی ئەو اختصاصی هەمانە لە قانون و بە حکمی کاری ڕۆژانەشمان چ لە کاروباری مەحامات و قانون و مەسائلە حقوقیەکان چ لە پەرلەمانیش 8 ساڵ لە لژنەی قانونی پەرلەمانی عێراق بووینە و دواتریش هەر بەردەوام بووینە لە بابەتە قانونیەکان ئیشمان کردووە. وەزارەتی عەدل یەکێک بووە لەو وەزارەتانی کە لەژێر چاودێری لژنەی یاسایی پەرلەمانی عێراقا بووە. بۆیە بە تەواوەتی خەلەلەکانی ناو ئەم وەزارەتەمان نەزانی. یەک لە مشکلەکانی ئەم وەزارەتە کە وەک وەزارەتێکی ونبوو دیار بوو لەگەڵ ئەهەمیەتەکەی وەزیرێکی مستەقڕی لەسەر نەبووە ماوە 1-4 ساڵ و وەزیر بێ و بەرنامەی هەبێ و بەرنامەکانی جێبەجێ بکە و هەموو ساڵێک یا وەزیرەکەی استقالی کردەوە یا بە وەکالەت وەزیرێکە بووە یا مودەکەی کەم بوو و نەیتوانی کارەکانی جێبەجێ بکە. لە دوو حاڵەتە 8 ساڵ 4 ساڵ بە 4 ساڵ وەزیر هەبووە لە 2014 بۆ 2018 لە 2014 لە 2 بۆ 18 لە 14 بۆ 18 وەزیرێکی لێ بووە وەزیرەکە مختەز نەبووە و بەداخەوە وەزارەتەکەی لە سکەی خۆی دەرکردووە بۆ بەلایەنێکی تر و بە ئەوەی کە بەڕێزت ئاماژت پێکرد بۆ تەدەخولی حزبی و تەدەخولی سیاسی و بەکارهێنانی شخصی و ئەوانە. ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ تەشکیلکردنی ئەم حکوومەتە ئەمێ لێرەوە باز لە وەزارەتەکە بکەم و ئەهەمیەتی ئێمە یەکێتی ڕوئیامان هەبوو بۆ چاکردنی ئەم وەزارەتە و چۆنێتی ئەم وەزارەتە سوودبەخش بێ هەم بۆ خەڵکی عێراق و بیکەینە نمونەیەک بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری و هەم بۆ خەڵکی بەڕاستی کوردستان و بە تایبەتتر کەرکووکیش. ئێمە لە ماوەی سێمانجی یەکەمدا بەس بەرنامەماندانا خەلەلەکانمان دیاری کرد، بەرنامەماندانا کە چۆن ئیش بکەین. بۆیە بەرنمەیەکی چاکسازیماندانا لە ڕووی ئیداریەوە و لە ڕووی شێوازەکانی تری هەدەفەکانی ئێمە کە ئەیپێچین بۆ کەمکردنەوەی ئەو ڕێگریانەی لە بەرامبەر پێشکەوتنی وەزارەتەکە و پێشکەشکردنی خزمەتگوزاری وەکو ڕۆتین وەکو گەندەڵی وەکو ڕۆتینی ئیداری وەکو بەهەدەردانی سامانی گشتی کە هەبوو وەکو بابەتەکانی تری پەیوەست بە موئەسەسەتکردنەوەی وەزارەتی عەدل. وەزارەتەکە کۆمەڵێک مەسائلی قانونی لە بینی هاوڵاتیان و دەوڵەت ڕێکەخا و لە بین هاوڵاتیان و هاوڵاتیان ڕێکەخا و لە ئیلتیزاماتی عێراقی دەولیش لە بەرامبەر ئومەمی متحیدە مەجلیسی حقوقی ئینسان کە پەیوەستە بە ڕاستپاردنیە دەوڵەتیەکانەوە و هەروەها وەزارەتی عەدل محامی عێراقا لە هەموو ئەو کەیسانەی کە عێراق تیایدا یا شکاتکەرە یا شکاتی لێکراوە. یعنی کە لێرە باز لەوە ئەەکەم لە کەیسە یەکێک لە کەیسەکان کە لە ماوەی ڕابردوودا بووە یەکێک لە دەستکەوتەکان کە شانازی پێواکەین ئێمە توانیمان 900 میلیۆن دلار لە یەک داوایەکە بەرینەوە بۆ عێراق کە شکات لە عێراق کراوە و کەیسەکەمان بردەوە. کەیسێکی ترمان هەیە بای ملیارێک و 300 میلیۆن دلارە. وەزارەتی عەدل ئێستاکە مڕافعی تیاکە و هەنگا قۆناغەکانی یەکەمی مڕافعەمان بردوێتەوە. ئەمە مەسەلەن ئەم ئەگە باز ئەم سێکتەرە بکەین لە چاکسازیە ئەمە بەشێکی بچووک بوو
ماوەیەک لە ئەمانە عامی مەجلیسی وزەرا بوو، ماوەیە لە وەزارەتی عادل بوو، ماوەیەک لە وەزارەتێکی تر بوو، لەبەر ئەوەی وەزیرەکان احتیمامیان بەم بابەتانە نەدابوو. عێراق چەندین کەیسی دۆڕاندوو بوو بۆ یەکێک لە بابەتەکەینەکان. من لەگەڵ وەرگرتنم بۆ وەرگرتنی ئەم پۆستە احتیمامێکی گەورەمدا بەم سێکتەرە. هەر لە جارێک کردمە دایرەیەک لە ناو وەزارەت لەگەڵ شەریکاتی قانونی نێودەوڵەتی عقدمان کرد کە ئستیشاراتمان بدەنێ. چەندین مستەشاری قانونی لەسەر مستەوای مستەشاری نێودەوڵەتی قانونی لەگەڵیانە تەعاقدمان کردووە. ئیشەکەیمان هەموو کرد بە ئەلکترۆنی. کادرێکی تەواوی قانونی و ئیداری و مالیمان بۆیاندانا. ئێستا ئێمە لە عمری ئەم حکوومەتە یەک کەیسمان نەدۆڕاندووە. کامەیەکێکە لە خاڵەکان کە تەقیمی وەزارەتی عەدڵ کرێت لەلایەن حکوومەتەوە لەلایەن پەرلەمانەوە لەلایەن هەیئەی نەزاهە و دیوانی چاودێریەوە یەکێکە لە سێکتەرە سەرکەوتوەکان. لە فەشەلەوە سەرمان خستەوە بۆ یەکێک لە سێکتەرە سەرکەوتوەکان یا دایرە سەرکەوتوەکانی ناو وەزارەتی عادل. یەک لە بابەتەکانی ترکە ئێمە ئیشمان لەسەر کرد کە زۆریش قورس بوو مەسەلەی ئیسلاح و سجون و ئەوانە. من ئەو وەزارەتەم وەرگرت ڕێژەی ئیکتیزاز مەبەستم قەرەباڵغی لە ناو سزنەکان 300% بوو. بەمانایە تر ئەگەر قاعەیەک 10 کەس بگرێ 30 کەسی تیا بوو. ئەمە من بەرنامەیەکماندانا لەگەڵ فەریقەکەم طبعاً لە وەزارەت کە چۆن بتوانین ئیکتیزاز کەم بکەینەوە. ئەمە مەسەلەیە زۆر قورسە لە ڕووی ئەمنیەوە، لە ڕووی لۆجستیەوە، لە ڕووی بینایەوە، لە ڕووی سەحیەوە، لە هەموو ڕۆک خوێندن بە پێشێلکردنی مافی مرۆڤیش هەژمارەکرێت و هۆکارێکە وەک خۆت وتت لە ڕووی سەحی. بەتەکید ئەوە یەکێک بوو لە خاڵە سلبیەکان کە لەسەر عێراق بوو. من بەرنامەیەکم دانا لە ماوەی 2 ساڵە ئیکتیزاز بگەێنمە 200%، دوای 3 ساڵ بگەێنمە 100% بە پێی معیاری خۆی. ئەمڕۆ کە ئێمە بێکەوە قساکەین نەک 200%، 126%. بۆ نهایەتی ئەم ساڵ منێ گەێنمە 100% وعدەکەی خۆمان کە داومانە جێبەجێیەکەین. کە باز لە پارە ئەەکەین ملیاراتی دینار، ینی زیاتر لە 50 بۆ 60 ملیار لە ساڵێکە بە هەدەر ئەڕۆیشت لەو مەجالانەیە بۆ سەرفکردن. ئێمە هەموو ڕێکمان خستەوە لەگەڵ چاودێری دارایی عێراقا ئەم پارانەی ئێستاکە بۆ ئەو ئاراستەیە ئەڕوا کە حکوومەت بۆی دایناوە بۆ دابینکردنی پێداویستەکانی دایرەی ئیسلاح. یەک لە بابەتەکانی تر لە یەک گرێبەستا بۆی خەڵک ینی بیزانێ کاڵین یەکێتی دژی گەندەڵیە و لە چاکسازی وعدماندا بوو چاکسازی لەم کردە بکەین لە یەک گرێبەستێکە کە کرابوو. سەرەتا من دەستم بۆی برد بۆی چاکسازی تیا بکەم. زەختی زۆرەوە بۆ بگەڕێنەوە بۆ پرسیارەکەت. زەختی سیاسی و حزبی و کەسی ئەوانە هەبوو بەڵێ زەختە بوو. لە یەک کەیسێکە عەقدێکە هەڵم وەشاندەوە و تعدیلم کردەوە جارێکی تر لە بەرژەوەندی دەوڵەت 116 ملیارم گەڕاندەوە بۆ دەوڵەت. گەڕاندەوە بۆ خەزینەی گشتی. ئەمە ڕەنگە شارعی کوردی ئاگدار نەبێ. ئەم کەیسە بە تایبەتی لە شارعی عێراقیە بۆ جێگای باز بۆ ماوەی هەفتە و مانگ و ئەوانە لە بەرنامەی ئەعلامیەکانی عێراقی باسەکرا کە ئێمە بە پشتیوانی خوای گەورە دواتر بە پشتیوانی حزبەکەم و بە پشتیوانی کاک بافڵیش طبعاً چونکی بە توندی لە پشتم بوو بۆ ئەوەی هەر زەختێکیش هەبێ بچمەوە لای ئەو لێمان بکرێت توانیمان ئەم چاکسازیە بکەین. ئەوە هەنگاوی یەکەم بوو کە ئەو بربەستەمان تێپەڕان حزبی گەورە کەسایەتی گەورە خەڵکی گەورە لە ناو ئەو مەلەفەیە بوو. توانیمان تێی بپەڕێنین بەرەو پێشی بەرین. لەوە توانیمان چاکسازی زیاتر بکەین لە سێکتەرەکانی ترە. یەک لە بابەتەکانی تر کە دژی گەندەڵی و چاکسازیمان کرد لە دایرەی تەسجیلی عەقاری لە یەک محافەزە لە محافەزەکانی عێراق کە ئەمبار بوو تەزویر و گۆڕانکاری بە زەوی دەوڵەت کرابوو بای 2 ملیار دلار. توانیم کەشفی بکەم و گەڕاندمانەوە هەموو ئەوانەی کە تەزویرەکانیان کردبوو گیرابوون. ئەمە لە ڕەمەزانی یەکەمین ساڵا بوو کە ئێمە وەزارەتمان وەرگرت. حەدیث و بەرنامەی زۆربەی قەناتە تەلەڤیزیۆنەکان و ڕەئی عام و نووسین و ئەوانە بوو. ئەو کات پێی وترا ئەمە گەورەترین ئەوەیە گەورەترین دزی لە دوای سەریقەت قەڕن لەوێ لە سەریقەت قەڕنێک هەیە ئەوەی کە 4 ملیار دۆلارەکە دزراوە. 2 ملیار دلار بوو کەشفمان کرد. مەپارەی دەوڵەت بوو، عەرزی دەوڵەت بوو، فرۆشرا بوو، پاریان لە خەڵک وەرگرت بوو. ئێمە توانیمان ئەمە کەشف بکەین و بەو پەڕی جورئەتەوە دایانمانە نەزاهەوە ئێستاکە سزنەوەی کە ئەم پرۆسەیان ئەنجامدا بوو. دەیان پرۆسی تری لەم شێوەیە ئەمانە هەمووی وای کرد کە متمانەیەک لە هێزە سیاسیەکان بە وەزارەتی عادل بگەڕێتەوە و جەماوەر و خەڵکیش بگەڕێتەوە و تەماسێکی مباشریشم لەگەڵ خەڵکا دروست کرد. مباشر ئێمە خۆم جۆ لە خەڵک ڕاگرم و کێشەکانیش بتوانین چارەسەر بکەین. هەندێک بابەتی تری پەیوەست بۆ نمونە دایرەی دادنووسی، دایرەی تەسجیل عەقاری، دایرەی قاسرین
مثلەن بۆ یەکەمین جارە لە تاریخی عێراقا ئێمە ئەمە ئینجازێکە کە جێی شانازیە بۆ ئێمە دایرەی کاتب عادلمان لە بەغدا کردە ئەلکترۆنی لە ماوەی چەند مانجێکی ترە ئەوە لە هەموو عێراقدا بەڵاوە بێتەوە لە 15 نهایەتی ئەم ساڵ دایری تەزیل عقاری شەکەین کە ئەمە گەورەترین تەحەدیە گۆڕینی ئەو سیستمە کە بکرێت بە ئەتمەتە بە سیستمی ئەلکترۆنی ئەتوانێت بە شێوەیەکی تەواوەتی ڕێگر بێ لە بەردەم گەندەڵیدا بە تەواوەتی ڕێگرێ بێ لە بەردەم تەزویر ابتیزاز تەزویر ئیتر ئەوە بە هەوی پتاقەی وەتەنی و بە بەسمەی دەستە بێ ئیتر کەس ناتوانێت تەزویر بکە یەکێکی تر لە باتی یەکێکی تر وەکالەت بکە ڕەنگە هەندێک خەڵک بڵێ اینجا وەکالەیەک چیە یەشێک لە باتی یەکێتر نەیکە بەو وەکالەیە سیارە تەحویلە بێ بەو وەکالەیە ڕەنگە تو وەکالە بدەیت یەکێک خانوویەکت هەبێ بچێ خانووەکەت تەحویلکە شەریکات تەحویلە بێ ئەسهومی شەریکات یعنی ئەم کەسە وەکیل وەکو موەکلەکە وەکو کەسە ئەسڵیەکە بۆیە هەموو تەسەڕفێک بە ئەملاکی خەڵک بکە بە ئەملاکی موەکلەکە بکە بۆیە لە ڕێگای ئەم وەکالەتانەوە کە کراوە کاتی خۆی بۆ ئەوانەی کە لە دەرەوە بوونە زۆر ئەملاک و مڵک و ماڵی مەسیحی خەڵکی دەرەوە فرۆشراوە تەزویر کراوەتە ناو خەڵکی ترەوە خەڵک زەرمەندی گەورە بووە بۆیە ئەم هەنگاوەمان کە ئەعلان کرد لە بەغا بووە جێی دەستخۆشی و جێی باسی خەڵک تەزیل عقاریش بە هەمان شێوە کاتێک کە ئیکەی نەبێتە تەزیل عقاری ئەبێتە ئەلکترۆنی ئیتر یەکەم تەزویر نامێنێ دووەم ڕۆتین نامێنێ کە ئەوش بەر سیلسیلەیەکە لە سیلسیلەکانی گەندەڵی سێم ابتیزاز نامێنێ ئیتر تو بە ئەلکترۆنی بۆ خۆت ئیشەکەی خۆتەکەی پێویست ناکە بڕۆیت لە لای مۆزەفێک بڵێ هەوێکەت کۆنە و ڕسمەکەت کۆنە و بڕۆ بیگۆڕەنەوە وەڵا 100,000 150,000 200,000 بدەرێ بەڕەشوە بۆ ئەوەی ئیشەکەت جێبەجێ بکەم سێم مەسەلەی وەقتیش یعنی وەقت تو چەندێک وەقت ئەبیتە ڕێودوایش کاراسانیکردن بۆ هاوڵاتیەک بێ ئەوەی مراجعە بکە بێ ئەوەی بڕوا ئیشەکانی هەمووی جێبەجێ بێ و دواتریش حیفاظکردن و شەفافیت بۆ ئەملاکی مواطنین ینی بۆ هاوڵاتیان ئەم تو زەویەکە تێ ڕەنگە هەموو ژیانت ئیش بکەی بۆی زەویەک بکڕی ئەم زەویە ڕەنگە تەزویر بکرێت لە هەر مەرحەلەیەکە و ئەمە لە ناو تو نەمێنێ و ئەمە لێوەربگیرێتەوە بۆیە بەپێی ئەم سیستەمەی کردومانە منەسەیەکە بێت و ڕۆژانە ئەتوانی بچیتە سەر عەرزەکەی خۆت سەیری مستەمسەکاتی خۆت بکەی کە عەرزەکەت گۆڕانکاری بەسەرا نەهاتووە و دواتر بەبێ خۆشت بەبێ بەسمەی خۆت و بەبێ ئەو مستەمسەکاتە ئەلکترۆنیانی کە دەرەکرێ کەس ناتوانێتتر دەستکاری مڵکەکەت بکە ئەمانە نەقلاتی نەوعی زۆر گەورن کە لە ساڵی 2010 حکوومەتی عێراق هەوڵەدا ئەتمەتەی دایرەی تەزیل عقاری بکە هین کوتابی عدول بکە ناکرێ بۆیە کە کردمانەوە سەرۆکوەزیران خۆی کردێەوە لەبەرەوەی زۆر مهم بوو بەرنامەکەمان بەلاوە مهم بوو ئەوانە سەرۆکوەزیران خۆی افتتاحی کرد ئەوەی تەزیل عقاریش خۆی افتتاحەکە ئەوە ئەمانە ینی هینن ئینجازاتن کە پێشتر نەکراوە بە پشتیوانی خوای گەورە توانیمان تایە سەرکەوتوو بین بە متابعکردن و جدیەت و ئیشکردن لەو بابەتانە مەسائلی تری زۆر هەیە ئێمە ئەگەر نازانم بینەسەر مەوزوعەی قوانین و تعدیلی قوانینمان کرد کە نەکراوە فەرموو کاک خالد وەزارەتەکەی ئێوە بەوە ناسراوە کە چاکسازی ئەتوانم بڵێم سەرتاسەری کردووە لە هەموو سێکتەرەکانەوە و لە تەنیشت هەموو ئەم چاکسازیانەوە چەندین بڕیاری گرنگتان دەرکردووە کە بڕیاری بوێرانن کە ئەچێتە چوارچێوەی ئەو چاکسازیانەی کە بووە بە دەستکەوت بۆ وەزارەتی دات یەک لەوانە بڕیاری ئەوەتان دەرکرد چەندین فەرمانبەر و بەڕێوبەرەکانتان لە کارەکانیان دوور خستەوە بەم کارانەتان توانیوتانە هێڵی سوور بشکێنن لە ڕووبەڕووبوونەوەی گەندەڵیدا بەتەکید عادەتێک لە ناو وەزارەتەکانی حکوومەتی عێراق هەبوو پێشتر وەڵا ئەو مدیر عامە فڵان حزب کاندیدی کردووە وێ نابێ محاسبە بکرێ یا ئەمە ئەگەر گەندەڵیشی کرد ئەبێ چاوی لێ بپۆشی ئەوانە ئێمە چاومان لە کەس نەپۆشیوە و ناشی پۆشین هەر کەسێک ئیشی کردبێ بە تونترین ئیزراعاتمان لەگەڵی وەرگرتووە من هەندێک جار کەسێک بۆ خۆم بە تەبیعەتم کەسێکی تند نیم یعنی ئیزراعاتی تند لەگەڵ خەڵکا بکەم بەڵام پێویست بوو ئەمە بکەین بۆ ئەوەی ڕیسالەیەک بە فەرمانبەرەکان بگەێنین و بە تایبەتی بەرپرسەکان کە ئێمە ئیزراعاتەکەین و ئیزراعاتەکانمان تون دەبێ وەکە کردمان چەند ئیزراعاتێکی تونمان کرد زەختمانیش لێکرا پەشیمان نەبووینەوە ئەم مەسەجە گەیشتە مدیر عامەکان خواروی مدیر عام کە ئێمە ئیزراعاتەکەین بۆیە من مدیر عامم ئیقالە کردووە ڕەنگە خەڵک ئەوە نەزانێ مدیر عامی وەزارەتی عەدلم ئیقالە کردووە لام برد لە پۆستەکەی لام بردووە خەڵکی گەنج و خەڵکی نوێمان هێناوەتە جێگای نە حزب لە پشتێتی نە خەڵک لە پشتێتی جا من هەر لێرەوە ئەمنەوێ بڵێم دوو لە باشترین مدیر عامەکانمان لە وەزارەتی عەدل هەردووشیان کوردن دوو گەنجی کەرکوچین یەکێکن لە پاکترین و
چالاکترین و باشترین مدیر عامەکانی وەزارەتی عەدلن کە خەڵک مدیر عامەکانی تر مەسئولەکانی تر وەکو نمونەی سەرکەوتن باسییانەکەن. مەبەستم چییە؟ مەبەستم وەڵای ئەم کوڕە گەنجانەم هێناوە بڕوا بکە بەس بە یەکێتی متووە ئەم برادرانە کاندی دەکەین نەفەرزکراوە بە سەرمانە و خۆیان هەموو سەڵاحێتێکیان داوە پێمان کە باشترین کەس و شیاوترین کەس و لێهاتووترین کەس هەڵبژێرین. مەبەستم چییە؟ مەبەستم ئەوەیە ئیرادەیەک هەبێ ئەتوانی چاکسازی بکەیت. ئەو ئیجراعاتانە تەسیری گەورەی هەبوو لەسەر ئەوەی کە ئێمە ڕێڕەوی وەزارەکە ڕاستکەینەوە و پۆست بۆ کەسانە بدرێت کە شایستن. ڕەنگە دەیان ئیغراعات خراپێتە بەردەستمان بۆ ئەوی مدیر عامێک لە جێیەکدا بنین کە ئەملاک و دەسەڵاتی زۆرە. ئێمە باز لەوە ئەکەین مثلا موازناتی عێراق هین وەزارەتێک وەک وەزارەتی عەدل بە تەشغیلی و بە ئیستیسماریەوە جار وایە ئەچێتە تریلیۆنێک و 300 ملیار. ئەمە ئەکەوێتە بەردەست ئەم مدیر عامەکان. مدیر عام بۆیە ئەگەر چالاک بێ ئەگەر پاک بێ ئەتوانێت بە جوانی بەکاری بێنێ ئەگەر گەندەڵ بێ استغلالی ئەکا بۆ خۆی یا بۆ ئەوانەی کە لە پشتێەوە ئەوەستن. بۆیە شەڕە لەسەر ئەوەی چێ ببێتە مدیر عام و چێ بێتە وەکیل وەزیر و چێ بێتە ئەوە. بەڵام ئێمە بڕۆ سەیری ئەو مدیر عامانەکە کە دامان ناوە هەمووی بە زۆر ئێمە تەکلیفمان لێیان کردووە تومانەوەرن ببنە مدیر عام. بەرپرسیارەتەکان زیادی کردووە. بەرپرسیارەتەکە زیادی کردووە و ئەشزانن لە یعنی مدیر عامی من ئەتوانم بە قەتعی قسە بکەم مدیر عامێک ئێستاکە لە وەزارەتی عەدلانیە تێوە گلابێ لە گەندەڵی یا بێتەوە بگلێ لە گەندەڵی تو بتێت چاکسازی بکەی ئەبێ فەریقەکەت کە لەگەڵتە هەم باوەڕی بە بەرنامەکەت بێ و هەم بزانێ ئەو کەسێک کە قیادەی وەزارەتەکە ئەکا پشتگیری ئەکا بۆ ئەو ئیشانێکە ئەیکا. پێویستمان بە گۆڕانکاری لە مەنزومەی قوانینە هەبوو. حەزەکەی بازەوە شەکەین. زۆر باشە. کۆمەڵێک چاکسازیتان کردووە لە زیندانەکاندا. ئەگەر باسێکی ئەو بەرنامە چاکسازیانە بکەی کە کردوتانە لە ناو فەرمانگەکان زیندانەکان. یەک لەوانەی کە باسم کرد مەسلەی کەمکردنەوەی قەرەباڵغی لە ناو سزنەکانە متوانیمانتیایە سەرکەوتوو بین و بە مەبالغی زۆر بچووک. یعنی مەسەلەن بۆ نمونە سزنی چەمچەماڵ فیدرالی چەمچەماڵ هەر بەجێ هێشترا بوو بێ ئەوەی بە چەند مەبالغێکی زۆر بچووک توانیمان تەعمیر بکەین و دای بنینەوە و ئێستاکە خەڵکی کەرکووک و تکریت و مووسڵ و ئەوانە لەوێدانین. ئەمە بەشێکە لە چاکسازی بۆ کردنەوەی وەرەشە ئێستا هەر کەسێک هینە مەسەن هەر کەسێک خۆ ڕاستە زیندانی کراوە ڕەنگە ساڵێک بێ هەموو شەر نییە مجرمی ئەوە بێ خەڵکمانەی ڕەنگە لە حادیسەی سیارەیەک ساڵێک حکم درابێ لە حاڵەتێکی بچووکە 2 ساڵ حکم درابێ عائیلەکەی بۆ عزیەت بچێشن لێرەوە بچن بۆ بەغدا لە نزیکترین شاری نزیکی خۆی ئەتوانی دای بنەی. 2 سزنی ترمان کردەوە لە ناسریە و لە عیمارە سزنێکی ترمان کردەوە لە نەجەف سزنێکی ترمان کردەوە لە بەغدا ئەبوغرێب بە ئەبوغرێبمان چاک کرد 2000 کەسی تیا بوو ئێستاکە 15000 کەس قاعەکانمان چاک کردووە. ئەمانە هەمووی بە مەبالغی زۆر بچووک ئەمە بۆ سەبەبی ئەوەی کە تەخفیف اقتیزاز بکەین. دوو مستەوای مەسئلەی ڕعایی صحی بۆ پێشکەشکردن. یعنی من هەندی ئەرقام هەیە ناتوانم بیڵێم بە حکمی میهنەکەم عەدەدی زۆر گەورە کە من وەزارەتم وەرگرت لە ناو سزنەکان ئەم مردن بەهۆی نەخۆشیەوە. ئێستاکە ئەو عەدەدە مەگەر بە ئەجەل و بەوانە خەڵک ئەمرخوا بکە ئەوە توانیمان بۆ لەبەر ئەوەی زیاتر لە چەندین کۆبوونەوەی مباشرم لەگەڵ وەزیری سەحەیا کردووە و کاتێک کە خەلەل هەیە مباشر لەگەڵ وەزیری سەحا قسە ئەەکەم و توانیمان پێداویستەکانی سەحی لە ئیسعاف و لە سەیارات و لە مستەشفا و لە مەراکزی سەحی لە هەموو جێگایەک بکەینەوە. ئەمە وای کرد کە مردن کەم بێتەوە. ئەمە هینێکی گەورەیە ینی لەخوا بەزیاد بە دەستکەوتێکی گەورەیە پیاوە توانێت لەم دنیا و لەو دنیا شاعینی پێوە بکە ینی بتوانی ڕوحی خەڵک ئینقاز بکەی ئەوانە. لە بابەتەکانی تری پەیوەستکردنەوەی وەرەشە لە ناو زیندانەکان بەوە نەوەستاوین. ئێمە سەیری تەجروبەی چەند وڵاتێکی پێشکەوتومان کرد مەعامل و مەسانە ئەتوانی لە ناو سزنەکاندا بنەیت دادی بنەی بەو شێوەیە دایانەی کە ئیترە و ئیشەکە کە ئیشی کرد ئەتوانی پارەکەی کەمە بێ ئەیدێتە قطاعی خاص ئەتوانن منتوجاتەکان بفرۆشن. ئێستا ئێمە بیرمان ئێستا لە قەیدی ئەویان عقد بکەین معمەلی ئاو و عەسیر و ئەوانە دائنین بۆ معمەلی ئاو و عەسیر لەبەرەوەی ئەو شەریکەیی کە خواردنەدا مەجبورە ئەبێ ڕۆژی 4 لتر ئاو بداتە هەر سزنێک. بۆیە ئەم ئیجبارەکەین لەو معمەلە بیکڕە کە سزنەکان خۆیان دروستی ئەەکەن. پارەکە شەگەڕێتەوە بۆ سزنەکان و کەسوکارەکانیشیان ئەتوانن ئیسفادەی لێ بکەن. یەک لەو چاکسازیانی تر کە کردمان پارە بە نەقددا ئەنرا لە سزنەکان. طبعا ئێستا بەس لە ناسرێ جێبەجێمان کردو لەبەر ئێمە هەمووی پێویستی بە وەختە ئێستا ئیتر تەحویلکردن بە ئەلکترۆنیە بێ لە ڕێگای بانق و لە ڕێگای کیکاردەوە وەکو خەڵک بۆی پارەکانیان نەدزن
بۆ ئەوی ئیجباریان نەکەن سعری حانوتەکان گرانە بەما ئەتوانین کۆنتترۆڵی سعرەکان بکەین طبعا ئەمە هەنگاوی یەکەممان کرد عقدەکەمان کرد لە ناسریە جێبەجێکرێ اینجا لە هەموو سزنەکانی تریش ئەچێتە بواری جێبەجێکردنەوە یەک لەو بابەتانەی ترکا مەسائلی چاکسازیمان لێ کردو ئێستا ئێمە ڕەبتمان لەگەڵ مەحاکمە لەگەڵ قەزا بە ئەلکترۆنیە پێویست ناکە کەسێک سزن بێت لە ناسریە و بێنین بۆ بەغدا و لە بابلەوە بیبین بۆ بەغدا و لە بابلەوە بیبین بۆ ناسریە یەک بە ڤیدیۆ و شاشاتی گەورە قازی و مدعی عام ئامادە بن و قازی و مدعی عامیش لە سزنەکە ئامادە بن و مەحکەمەکە بە لە ڕێگای بوعدەوە ئەکرێ بە ئەلکترۆنی ئەکرێ ڕەبتی ئەلکترۆنیمان لە بین ئێمە و لە بینی مەحاکم بە ئەلکترۆنی کردمانە ئەلکترۆنی خاڵە ترماندانە کە عێراق چاکسازیەکی تر کە عێراق بەدەستێەوە یعنی یەکێک بوو لە مەجای ڕەخنە لە عێراق لە هەموو مەجالەکانی مجتەمەعی نێودەوڵەتی ئەیانت زیندانی سڕی هەیە و خەڵک کە ئەچێتە زیندانەکانەوەی تر مەسیری دیار نابێنێ ئێستا ئەم سیستەمەشمان کردە ئەلکترۆنی وەکو ئەمریکا لە ئەوڵ دخولی ئەو زیندانیە بۆ لای ئێمە تاکو دەرچوونی ئەلکترۆنیە بە هەموو تەفاسیلی ئەوە و مراقبە بێ لەلایەن مدیر عام و لەلایەن مەکتەبی وەزیریشەوە بۆیە مەجای ئەوەی تیانە بزانین یەکێک دیار نییە یەکێک لەکوێ یەکێک مغەیەبە یەکێک ئەوانەیە ئەمانە هەمووی چاکسازیە ئێمە لەو مەجالەیە کردمان من شتێکتان بۆ باس بکەم بۆی تەجزیعیان بکەم ئیش بکەن سزنەکان لە وەرشانەی کە هەمانە مێزی ئۆفیسەکەی خۆم لە بەغدا و تاخمی قەنەفەکەی خۆم لە بەغدا و مێزی کۆبوونەوەکانیشم لە بەغدا لە سزنی بەغدادی مرکزی سزنی بەسڕای مرکزی بۆم دروست کراوە هەموو برادرە کەرکوچیانی کە هاتون بۆ ئەبینن یەکێکە لە جوانترین مێزەکانی وەزیرەکان یەکێکە لە جوانترین مێزەکانی وەزیرەکانی شوانە سەرۆکوەزیران کە سەردانمانی کردو ئەو مێزەی بینی وتی ئەبێ بۆ منیش مێزێک دروست بکەن لەوێ و بۆیان دروست کردو لەیانی کڕی بە پارە وەکو تەجزیع یەک لە بابەتەکانی تر کە ئێمە تەمانەوە بۆ دامناوە سەفیری وڵاتان دێنە لام وەزیری وڵاتان دێنە لام بەڵێمەوە ئەمە دروست کراوە اینجا هەر لەو ڕوانگەیەوە ئێمە فکرێمان بۆ هات ئێستا معمەلێکی ئەساسی منزلی دائەنین لەگەڵ معمەلێکی خیاطەیە لە سزنی بەغدادی مرکزی سزنی خیاطە بۆیە لەبەرەوەی ئێمە هەموو ساڵێک حڕاسی ئیسلاحیمانەوەی وەکو شورتەوان بەڵام هینی سەر بە وەزارەتی عەدلن ئێمە 24,000 هەیە ساڵیە بێت 4 وەجبە جل بۆ ئەمانە بکڕین و 65,000 سەجینمان هەیە بێ ساڵی 4 وەجبە جل بۆ ئەم سزنانش بکڕین بۆ بچین لە دەرەوە بیکڕین لە معمەلەکەی خۆمانەی کڕین و پارەکە گەڕێتەوە بۆ سزنەکان ئەمانە ڕەنگە زۆر پەیوەست بێ بۆ شەریحەیە کە خەڵک سزنیان هەیە ئەوانە بەڵام ئەمانە چاکسازی گەورەن ئێمە لە دایرەی ئیسلاح کردومانە ئەتوانین بینە سەر دایرەکانی تریش لە دایرەکانی تری مەسەلەن لە تەسجیل عقاری لە کوتابی عدول لە قاسرین لە دەرکردنی نێرکردنەوەی مەنزومەی ئێوە کارتان لەسەر ڕێکردنەوەی قانونە کۆنەکانیش کردووە لەوانە قانونی ژمارە 76 ساڵی 1983 کە تایبەتە بە سەرپەرشتیکردنی ڕووداوەکان کە پێی دەوترێت ڕعایەت الأحداث هەروەها قانونی قاسرین ئامانج لەمانە چی بوو؟ طبعا ئێمە پێمان وا بووە گەر بمانەوێ عەدالەت جێبەجێ بکەین پێویستمان بەوەیە مەنزومەی قانونی معنی بە عەدالە تعدیل بکەین و چاکسازی تیا بکەین لەبەرەوەی ئەم مەنزومەیەکی کۆنا هین سەردەمی عێراق کە دەوڵەتێکی یەک حزبیتیا بووە و تێڕوانینیان بۆ بابەتەکان وەکو ئێستا نەبووە لە دەوڵەتێکی کراوە و پێشکەوتنی بنەماکانی مافی مرۆڤ و ئەوانە باز لە قانونی ڕعایە ئەحداث دەکەین قانونی ڕعایە ئەحداث لە هەموو دنیا گۆڕاوە کەسێکە تا تەمەنی نەگاتە 11 ساڵ قانونیان موساءلە ناکرێ لە بەرامبەر ئەو جەریمەی کە ئەیکا لە عێراق 9 ساڵ بوو ئێمە توانیمان لەم قانونە نوێیی کە دەرمان کرد و لە مەجلیسی وزەرا دەنجی لەسەردرا بەرزی بکەینەوە لە 9 ساڵەوە بۆ 11 ساڵ طبعا لە هەرێمی کوردستان 12 ساڵە من تەمەنام ئەوەمە کرد بتوانین بیگەێنینە 12 ساڵیش بەڵام لە بەغدا وەزعەکە تۆزێ تایبەت و هەندێک لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی دینی و لە ڕووی مەزهەبی ئەوانەوە هەندێک اختلاط و تێکەڵاو بوون و معقەدی هەیە توانیمان ئەمە بیکەینە 11 ساڵ دواتریش بۆ بابەتەکانی چاکسازی بۆ مناڵ توانیم زۆر تەخفیفی بکەین لە بەرامبەر بەرنامەی ئیسلاحی دابندرێ وەکو وڵاتانی ئەوروپا وەکو وڵاتانی دراوسێ لانی کەم وەکو هەرێمی کوردستان شێوەی بەغدا زۆر دواکەوتوو بوو لەو مەجالەیە ئەمە یەکێکە لەو ئینجازاتانەی کە
کە من تقریری عێراق خوێنمەوە لە بەرامبەر مەجلسی حقوقی ئینسان لە جنێف ئەی ئیشارەم بەوە داوە کە ئەمە چاکسازیە ئێمە کردومانە بۆ مافی مناڵان یعنی من قساکە نەزانی چۆنە هەر عایلێک لە عایلەکەی خۆی ئێستاکە دابنیشێ مناڵەکەی صف سێ ئیبتیدایی بێ بە پێی قانونە کۆنەکە ئەگەر بۆ نمونە نەیزانی و کلینسێکی دزی یا شتێکی بچووکی دزی یا تەجاوزێکی کرد یا غەڵەتێکی کرد بە پێی قانون جەریمە بێ ئەو مناڵە 9 ساڵیە ئەکرایە سزنەوە ئەمە ینی وەرە بێنە پێش چاو خۆت مناڵێک صف سێ ئیبتیدایی بێ بچێتە سزنەوە بۆیە توانیمان ئەمە چاک بکەین و ئەم قانونە بەرزکەینەوە بۆ ئاستەی کە مناڵی ئیدراکی هەبوو کەی توانی جەریمەکە زانی جەریمەیە ئیکە ئەو جا محاسبە بکرێت کە نەزانێت جەریمەیە محاسبە نابێ محاسبە بکرێت لەسەری قانونی قاسرینەیە قانونی قاسرین ڕعای قاسرینێکێکە لە قانونەکان کە لە ساڵ 1970ەوە تعدیل نەکراوە ئەم قانونە پێویستی بە تعدیلکردن بوو لە دووسێ بابەتە بابەتێکی ئێستاوانەی قاسرین بنە مشکلەیە ئەزانن و ئەم ئیشا چونکی قاسر چێ ئەوانن کە باوکیان ئەمرخواکە کەس نابێ سەرپەرشتیان بکە پارە و ئەملاکیان هەمووی لە لای وەزارەتی عەدڵدا ئەنرێ هەتاکو گەورە ئەبن ئەم پارەیە زۆر جا ئەوان تووشی پارەی نیاری عملەی عێراقی مەسەن سعری عملەکە بێ ئەمە زەرەری لێەکەن بۆ نمونە لە ساڵی 90 پێش ساڵی 90 ئەوانەی ئەم مشکلەیان هەیە ئێستا ئەزانن پێش ساڵی 90 خەڵک پارەی ئەمانە 18 ساڵ نەبوونە 15 ساڵ 16 ساڵ 17 ساڵ بوونە پارەکەیان لەلایەن دەوڵەت بووە کە شەڕی کوێیت هاتە سەر و داگیرکردنی کۆی لەلایەن ڕژێمی پێشەوە حەساری اقتصادی خرایە سەر عێراق پارەی عێراق عملەکەی دابەزی ڕەنگە ئەو پارەی کە ئەو داینابێ بۆ نمونە 10,000 دینار بوو بێ ئەو کاتە 30,000 دۆلاری کردووە لە ساڵی 90ەکانە 10,000 دۆلار ڕەنگە 10 دۆلاری کردبێ ئەم پارێشمان لەلا ماوە بێ ئەوەی معالەجە بکرێ بزانە لە ساڵی 91ەوە هەتاکوی ئێستا بەو پەڕی شانازیەوە من ئەو قانونم تعدیل کرد زۆر لە وەزیرەکانی عەدلی پێشووی من هەوڵیاندا بەڵام دیارە ئێمە خوا مۆفەقمانی کرد تایە سەرکەوتوو بووین و ئەمە دەنگی لەسەر درا و ڕۆیی بۆ پەرلەمان کە تعویز بکرێنەوە بە معدەلی سعری دۆلار و ئاڵتون لەگەڵ ئێستایە ئەمە ئینسان ئەتوانێ ینی شانازی پێوە بکە هەم بۆ ئەم دنیا و هەم ینی ئەجری ئەو دنیاژە لە بەرامبەر و چیان پارێ بۆ ئەو کەسێک کە پێوترێ یەتیم ینی باوچی نیە بێت غەدرێک بە لێی کرابێ ئێستێمە بتوانین ئەم غەدر و زوڵمەی بۆ بگەڕێنینەوە یەک لە بابەتەکانی تر پەیوەست بە دایک بوو کە باوکی نەبێ چۆن وەسی وەسایەت ئەوانە دابنرێ ئایا مەحکەما بێ یا دایکێ بێ ئەگە دایکی نەبوو چۆن ئیدارە بدرێ و ئەوانە بابەتێکی تریش چۆنێتی ئیستیسمارکردنی ئەم پارانەی ئەوان هەیەە لە مەشاریعێک کە مەزمون بێ وەزیرێک دوای من نەیە یا من یا هەر کەسێکی تر نەچێ مغامرە بەم پارەی ئەوانەوە بکە ئێمە باز لەو پارەیەکەین پارە باز لە 200 میلیۆن دۆلارەکەین مەبلەغە ئەوە نییە یەکێک بچێ ئەمە بفەوتێنێ لە یەکێک لە مەشروعەکانە و ئەو قاسرانە زەرمەند بن بۆیە ئێمە دامان نائبێ ئیستیسمارەکەی لەو مەشاریعانە بێ کە مەزمونەتە ڕبحە لە ڕووی اقتصادیەوە بۆی نییە لە هەموو بابەتێک بێەوە بە کۆمەڵی قیود یعنی ئەوە نەبێ هەرکەس دەستکراوە بێ بۆ خۆی بە کەیفی خۆی بتوانێت ئەو پارێ سەرف بکە لە بابەتی قانونەکانی ترکە ئێمە تعدیلمان کردووە قانونی عقوباتی بەدیلە عقوباتی بەدیلە ینی نازانم بە کوردی ڕەنگە پێی بوترێ ینی نازانم سزا جێگرەوەکان ئەبێ وابێ ئەمە مەسەلەن یەکێک بە سیارێکی چیش ئەو عقوبات ئەو جەریمانەی کە عقوبەکەی لە خوار 5 ساڵەوەیە ئەگە 50% عقوبەکەی تەواو کرد بۆی هەبێ 50%ەکەی تری بە چەند شێوازێک تەواو بکە یەک لەوانە مەسەلەن غەرامە و کڕینەوەی ئەو مودەی کە هەیە یەک لەوانە ئەگەر جەریمەکەی قورس نەبێ منافعی ئیجتیماعی تەقدیم بکە بێ خزمەتی کۆمەلگا بکە تەبعاً ئەمە هەمووی لەژێر چاودێری قازیە ئەبێ نەک هەروە بە ئەوە لەگەڵ ئەجیزە ئەمنیەکانە یەک لەوانە مەسەلەن سیواری ئەلکترۆنی هەیە بکرێتە پای بۆی هەیە بگەڕێ بەڵام بۆی نییە بۆ نمونە لە محافەزەکەی خۆی دەرچێتە دەرەوە لەژێر چاودێری هێزە ئەمنیەکانە بێ چەندین شێوازی ترکە هەیە یەک لەوانە مەسەن ئەگەر یەکێک توانی هەر 4 ساڵەکەی لە مەجای خوێندن لەوێ یا مەجای میهنەیەک یا مەجای سەنعەتێک پێشکەوتوو بوو ئێمە بتوانین مودەکەی تەخفیف بکەینەوە ئەمانە مەفاهیمی نوێن لە فەلسەفەی عقوبە کە لە دنیا پێگەیشتون ئەمانە عێراق دواکەوتوو بوو ئێمە پێویست بوو ئەم بابەتە تەنزیم بکەینەوە لە ڕووی قانونیەوە ئەمانەشمان لەخوا بە زیاد بێتیایە سەرکەوتوو بین وەدەمان لەسەر داوێستاکە لە ئەنجومەنی چاکسازی و گۆڕانکاریەکانی ئێوە تەنها ڕووکەشینین بەڵکو ڕۆچوونەتە ناو وردەکاریەکانەوە یعنی ئەوە مای شانازی و دەستخۆشیە هیوادارین جەناب تیژە بڕم بەخێر
یەک لەوانەی کە شانازی پێواکەین و لە ئیعلامی عەرەبی زۆر مەودایەکی گەورەی داگیر کرد لە سەردەمی ئێمەدا عێراق بووە عوزوی دائیم لە مەجلیسی حقوقی ئینسانی تابع بۆ ئومەمی متحیدە. هەفتەی ڕابردوو ئەم بڕیارە دەرچوو. طبعا ئێمە لە UPR مان هەیە، لە UPR استعراض الدوري شامل لحقوق الإنسان توانیمان بەو خۆ ئامادەکردنی کە کردومانە لەگەڵ فەرقی ساڵی 2019دا 38 پرسیار و تەوسیە لە عێراق کەم بکەینەوە و عێراق بەمە توانیمان حیازەی عضوی مەجلیسی حقوقی ئینسان وەربگرین کە ئەمە لەلایەن سەرۆکوەزیرانەوە ولەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە بەڕەسمی وەزارەتی عەدل ئەوەی بۆ هاتووە، شکر و تەقدیری بۆ هاتووە لە پای ئەم هەڵوێستەی بۆ سەرخستنی تەصنیفی عێراق لە ئەو مەجالەیە. مەبەستم چییە؟ ئەگەر ئیرادە هەبێ بۆ ئیشکردن ئەتوانێت ئیشی گەورە لە ئایندەدا عێراق بکرێت بە ناوەندێکی ناوچەی لە هاریکاریە دادیەکان بە تایبەتی لە دۆسیەی سپیکردنەوەی پارە و دژە تیرۆر؟ ئەمە یەکێکە لەو بابەتانەی کە لە منتیقەکە مەجلیسێکە ناوی مەجلس وزەرا عەدل العەرەبە سەر بە جامعی دۆلی عەرەبیە کە شانازیەکەم من بۆ ماوەی ساڵێ سەرۆکی مەجلیسی وزەرای عەدلی عەرەب بووم لە دەورەی 39 و بۆ یەکەمین جارە لە تاریخی عێراقا یەکەمین جارە لە تاریخی عێراقا کۆبوونەوەی مەجلیسی وزەرای عەدلی عەرەب لە بەغدا کرا و من کرامە سەرۆکی مەجلسەکە بۆ ماوەی ساڵێک لەوێ ئەم بابەتانە باسەکەین. منزومەیەکی عەدلی ناوچەیی دروست بکرێ کە ڕەبط بێ بە یەکەوە بۆ زۆر بابەت، بۆ مکافحەی مخدرات بە دەرەجە یەک، بۆ مکافحەی ئیرهاب، بۆ مکافحەی غەسیلی ئەموال و بۆ مکافحەی جەرائیمی ئەلکترۆنیش. ئەمانە ئەو بابەتانن کە قەیدی مناقەشەیە. ڕۆژی 23/11 مؤتمەری دووەممان هەیە، مؤتمەری یەکەممان کرد، مؤتمەری دووەممان هەیە لە ڕیاض لە سعودیە کە 5 وەزیری عەدلی وڵاتەکان لە مەکتەبی تەنفیزین ئێمە بەشداریەکەین. ئەمەش بۆ خۆی نوێنەرایەتێکی گەورەی عێراقا وەک دەوڵەتێکی خاوەن بڕیار و ئەمە ئەو ئەگەر نەبێتە خۆهەڵکێشان پێش من ئەمە نەبووە. عێراق دەوری هەبێ لە ناو مەجلیسی وزەرای عەدلی عەرەب. پەیوەست بەوەیە من باشترین پەیوەندیم هەیە لەگەڵ وەزیری عەدلەکانی عەرەبە لەسەر ئەساسی هاوکاری و احترامی یەکتری گرتن و برادریەکی باشیش لە نێوانمانە دروست بوو و متمانێکی باش لە بینمانە دروست بوو بۆ ئیشکردن. بەڵێ وەڵام زۆر بە گرنگم زانی ئەم بەرنامە لەگەڵ بەڕێزت بکەم بۆ باسکردنی ئەدای وەزارەتی عەدل، چونکە هەموو عێراق گەواهیدەری ئەوە دەدەن کە چاکسازێکی سەرتاسەری کراوە لەم وەزارەتە. کاک خالد تا چەند ئێوە کارتان کردووە لەسەر ڕاستپاردە نێودەوڵەتیەکان کە ئاراستەی عێراق کراون؟ طبعا مەلەفێکی معقدە. هینە ڕاستپاردە نێودەوڵەتیەکان کۆمەڵێک سێکتەر لەخۆوەگرێ. پێویستی پەیوەستە بەوەی عێراق کە ئەنزیمامی کردو بۆ ئەتیفاقاتە نێودەوڵەتیەکانی معنی بە حقوقی ئینسان ئیتر هەمووی ئەوەی ئەتیفاقی سیداوە کە پەیوەستە بە مافی ژنانەوە، ئەتیفاقی حقوقی طفلە، تەمیزی عنصریە، اتفاقيات عمل وإشكردنا، اتفاقيات عهد دولي حقوقي ثقافي واقتصادي واجتماعية، اتفاقات متعلق بحقوق مدني وسياسية. أما أنا همي كانضمامك يبون اتفاقياتنا التزامات خاطر سرشانت أبيهم التزاماتنا زي بكريا هر أونية بتسي لوي إلقاء شي باش بكي نخير لوي خبرائي همو ولاتان دانيشن برسيارد ليه كان أبي أو التزاماتنا لنا أخوي خوتا زي كرد بيه. أما بوا أبي كاتيك إيما يكمين صالتشينا أبي كومالي وعد ماندا وثمان الروينا وزي كين هاتينا ولا ما يدو صالة كذا زي ما نكرد قرينا وثمان التزاماتنا كهبو زي كرا بويا صنفي تصنيفي عراقا كردا تواني من مقعدي دائم لمجلس حقوق الإنسان وربقرين سببك أويا مثلا بونمونا لمجال مكافحة التجار بالبشر عراق لموقعي الرمادية ودرتو بموقعي صوص مثلا لمسائل بيوست بحقوقي منال أو قانوناني كردو معنا أما تصنيف عراق باتا بيشوا مسائل بيوست بتنظيم كردنوي بهذا تقدار كان نازانم أنواع هين مان هي التزامات مان هي كل الدروة دعوة كان عراق جيب كا يوم تواني مان ألم ملفيا بيشكوتن بخوه ببينين ولجنيك هي كدروس كراوة أم لجنة حفظ وزارة لخوه حفظ وزارة وحفظ جهة خوش بختانا بسر وكالتي وزير عدلة وزير عدل سرپرشتيكا وجهودي همو وزارة كانوا دولة كوكاتوا أو نيونري أو همو وزارة
لەو لیژنە باڵایە و ساڵانە دوو جارێمە چینە بەرامبەر ئومەمی متحیدە مرافعاکەین لەسەر وەزعی عێراق لە بابەتەکانی حقوقی ئینسان بە پێ و التیزاماتانە. طبعا هین تەحەدیاتمان زۆرە بە هەندێکی پەیوەستە بە وەزعی عێراقەوە، ینی بۆ نمونە ئەو قانونەی کە دەرکرا بابەتی مەسلەی ژنان و مەسلەی قانونی ئەحوالی شخصی گۆڕا ئەمە تەسیرێکی باشی دروست نەکرد لەسەر سومعەتی عێراق لە دەرەوە. هەندێک بابەتی تری پەیوەست بە تعزیب، پەیوەست بە بوونی هێزی چەکدار لە دەرەوەی منزومەی ئەمنی عێراق، هەندێک بابەتی تری پەیوەست بە حڕیەتی ڕێی و تعبیر. بەڵام بەگشتی قەناعەتەکەوە عێراق هەنگاوەکانی بەرەو بە دیموکراتی بوون و بەرەو حڕیەتی زیاتر و بەرەو دەوڵەتی موسساتە بە ئەمەیە بابەتەکەەوە جیاوازی لە نێوان عێراقی ئێستا و عێراقی پێش ساڵی 2003. ئەتوانم بڵێم ئەگەر ئێمە بمانەوێ حەقی تەواوەتی وەزارەتەکەی بەڕێستان بدەین کە ئەو ئیشانی کردوێتی سێ بەرنامەی ئاوا بەشی ناکات، با بچینە لای تەوەرێکی گەرم و هەنوکەیی ڕۆژ. ئەویش پرسی حملەی بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراقا. یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێت کورسەکانم بە ڕێژەیەکی بەرچاو زیاد دەکات. ئەو پێدراوە واقعیانە چین کە یەکێتی وا دەڵێت؟ غەدرێکی گەورەیە ئەگەر کورسەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان زیاد نەکە. من باز لە کەرکووک بکەین تووشی ڕەنگە وەقتمان کەم بێ. کۆمەڵێک شت ڕیزەکەم ئێستاکە لە ڕۆژی دەست بەکاربوونم وەکو وەزیر ئیعلانمان کرد و کاتێک کە مفاوەزاتمان دەست پێ کرد بۆ تەشکیلکردنی ئەم حکوومەتە، ئێمە وەک وەرەقەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەم داواکاریانەمان بۆی جێبەجێ بکرێ بۆ کەرکووک و یەکێتی جارێ هەر پێش هەموو شتێ موقع ڕاستەکەی هەڵبژاردە بوو لە ناو معادلەی سیاسی عێراقا، نەچووە ناو تەحالفێکی سێ قۆڵی و دوو قۆڵی و ئەوانە سوورەتەکەی بەوازحی خوێندبەوە بە گەورەیەکەی بۆیە زانیمان لە چووەوە بەرژەوەندی کوردە پارێزرێ. یەکێتی لە موقع ڕاستەکە بوو کە ئیتوانی لە مفاوەزاتە شروعی خۆی فەرز بکە. بۆیە ئێمە کۆمەڵێک داواکاریمان تەقدیم کردبوو بۆ کەرکووک وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەمانی خوارەوەن. یەکەم محافظی کەرکووک بگۆڕدرێ و محافظ بدرێتە بە پێی انتخاباتێک بێ. ئێمە داوامان کرد محافظ یەکسەر بگۆڕدرێ و دواتر هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا بکرێ و ئەگەر بێت و هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانیش نەکرا کەرکووک ئەبێ لە ماوەی 6 مانگە هەڵبژاردننی هەرتیا بکرێ بۆی ئیدارەکەی بگۆڕدرێ. چونکە ئەمە وعد بوو بە ئیستیسنامان کرد و ئەمە قسە نییە، یعنی من بیکەم لە ناو بەرنامەی کارەکەی ئەم حکوومەتە هاتووە کە لە پەرلەمانەوە دەنجی لەسەر دراوە، لەسەر وێبسایت لەیدە، لەسەر ئینتەرنێت لەیدە، لەسەر وێبسایتەکانە هەیە. ئەمە یەکەم داوامان کردبوو ئیداری کەرکووک بگۆڕێ، توانیمە ئەو هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بکرێ. هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کرا، لە کەرکووک هەڵبژاردن کرا، چون لە محکەمەی ئیتیحادی شکاتیان کرد بۆ ئەوەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک نەکرێ، کردمان و دوای مفاوەزاتێکی قرس بە پێی ئەو پەیوەندیە باشەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان و کاک بافڵ هەیەی لەگەڵ لایەنە عێراقیەکان توانیمان محافظی کەرکووک وەربگرینەوە بۆ گەڕانەوەی بۆ دەستێکی شەرعی خەڵکی کەرکووک و زۆرینەی خەڵکی کەرکووک کە بە تەفاهم لەگەڵ هاوپەیمانەکانمانە لە شاری کەرکووک دروستمان کردووە. ئەمەش نەتیجەی سیاسەتە ڕاستەکەی یەکێتیە کە لەسەر بنەمای پێکەوە ژیان و یەکتری قبولکردن و ئیشکردن بە یەکەوە لەگەڵ پێکاتەکانی تورکمان و عەرەب و مەسیحیە ئێمە توانیمان ئەم هاوپەیمانێتیە دروست بکەین و ئیداری کەرکووک دروست بکەین و کە دروستیشمان کردە بینن ئێستا کە ئیداری کەرکووک بۆتە نمونە بۆ خزمەتگوزاری، بۆ قوڵکردنەوەی بنەماکانی پێکەوە ژیان، بۆ ئاشتی، بۆ کارکردنی پێکەوە و کەرکووکمان لە ئەوەی کاک بافڵ لە حملەی انتخابی ڕابردووە باسی کردوتی تر نامانەوێت باس کەرکووک بکرێەوە کێشە، باس کەرکووک بکرێ وەک چارەسەر. ئێستا کەرکووک باسەکرێ وەک نمونەیەک بۆ پێکەوە ژیان. ئەمە ئەو بەڵێنەمان جێبەجێ کرد. بەڵێنی دووەم ئەوە داوامان کرد کە قەرارەکانی مەجلیسی قیادەی سەورە هەڵبۆشێتەوە کە پێشتر لە چەندین ساڵە لە ساڵی 2012ەوە لە ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە دەنجی لەسەر درابوو، بەڵام دواخرابوو، دواتر هەر سەحب کرابەوە لە پەرلەمان وەکە ئەنەهوو نەبوو ئەو قەرارە. برادرە وەزیرەکە کوردەکان ئەو متمانەیە و ئەو شەرەفەیان بە من بەخشی لەبەرەوەی
معلوماتی باشم لەسەر ئەم بابەتە هەیە لە ساڵی 2023 ئیشی لەسەرەکەم و هەر ئەمە داواکاری یەکێتی نیشتیمانی کوردستانیش بووە کە لە وەرەقەی یەکەما تەقدیممان کردووە و مفاوەزاتمان لەسەر کردووە کردمانە ناو بەرنامەی حکوومەتەوە لە ناو بەرنامەی حکوومەتێ لە پەرلەمانەوە دەنگی لەسەر درراوە بۆیە ئەوەش دەستکەوتێکە لە دەستکەوتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای چەندین دانیشتن لە ئەنجومەنی وەزیران توانیمان ئیقراری بکەین نردمانە پەرلەمان کە چووە پەرلەمان بەندە 3 جار بان کراوە بۆ پەرلەمان لەگە سەرۆکی کوتلەکانە لەگەڵ ئەندام پەرلەمانەکانە دانیشتوین بۆ ئەوی بگەینە سیغەیەکی تەوافقی ئەو قانونە دەربکەین قانونەکە دەرچوو بەڵاومان کردەوە لە وەقایع عێراقی ئەبێت تعلیماتی پێ دەربچێت لژنەمان دروست کرد لژنەکەی تعلیماتەکەی تەواو کردووە و ئەمە بۆ یەکەمین جارە لای تۆ هیڵێم لە مەجلیسی دەولەیە چونکی زۆر جا برادەران پرسیارەکەن و چی لێ هاتووەوانە لە مەجلیسی دەولەش لە ماوەی ئەم مانگەیە تەواویەکەین و ئیتر قانونەکە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە زیاتر لە 600,000 دۆنەم زەوی کورد و تورکمان ئەگەڕێتەوە بۆ خاوەنە ڕەسەنەکانی ئەمە یەکێکە لەو دەستکەوتانی کە یەکێتی نیشتیمانی کوردستان دابووی بە خەڵک وە جێبەجێ کرد تایبەت بە کەرکووک قەراری 29 هەیە قەراری لیژنەی شؤونی شیمالە هەموو کەرکووچەکان ئەزانن لە ساڵی 2012 ئەو قەرارە دەرچووە لە وەزارەتی عادل پەچی کەوتبوو وەزیری عادلەکانی پێشوو بە مەبەستی سیاسی پەچیانە خست و بابەتەکەیان بەلا ڕێدا بردبوو و ئەو مەلەفە مردبوو ئەو مەلەفەمان زیندوو کردەوە و بەڕێو شوێنێکی قانونی بە شێوەیەکی گونجاو لەگەڵ دەستور لەگەڵ قانون لەگەڵ هەموو بنەماکانی تری قانونی عێراقی توانیمان تەواوی بکەین و ئینشەڵا نیهایەتی ئەم هەفتەیە یا سەرەتای هەفتەی داهاتوو لە کەرکووک دەستەکەین بە جێبەجێکردنی هەڵۆشانەوەی ئەم بڕیارە و فەلاحە کورد و تورکمانەکانە چەند معاملەی خۆیانەکەن بۆی عەرزەکان بگەڕێتەوە ناوی خۆیان کە نزیکەی 400,000 دۆنەم زەویە یەک لە بابەتەکانی ترکە ئێمە وعدمان بە خەڵکدا بوو و لە ناو بەرنامەی حکوومەتدا ئێمە دامان ناوە و بۆ کەرکووک و دەنگی لەسەردرا تعدیلکردنی قانونی شوهەدا شەهید کەسوکاری شەهیدان و من لێرە چەند مامۆستایەکی زانکۆ کاتی خۆی ئەم بیرۆکەیان لەگەڵ ئێمە باس کردبوو بۆی بە تهدیدش بڵێم کەستر خۆی نەکاتە هین و ئەوانە قەزدم حزب و کەسایەتی تر بڵێم من کردم دکتۆر عومەر ئینجا مەشروعەکەی هێنا وتی کەسوکاری تەلەبە شەهیدەکانی ئێمەی پێشمەرگە سودمەند نابن وەکو جێشی عێراقی و حەشدی شعبی ئەبێ کەسوکاری پێشمەرگە بەشدار بن ئەمە داوای تعدیلکردنیمان کرد لە بەرنامەی حکوومەتدا تەثبیت بوو بەو پەڕیشانازیەوە بەندە لەگەڵ پرۆسەی تعدیلکردنی قانونەکە دامانە لە ناو قانونەکە لە حکوومەت دەنگمان لەسەردا چووە پەرلەمان و لە پەرلەمانیش دەنگی لەسەردرا ئیتر لێرە هەنگاوەکانی دەست پێەکەین لە ماوەی داهاتوودا چۆن ئەوانەی کەرکووک کەسوکاری شەهیدەکانمان هاوشێوەی شەهیدەکانی عێراق هەمان امتیازاتیان هەبێت لە هەموو ڕۆکانەوە یەک لە بابەتەکان تر کە ئێمە بڕیارمان لێیدا بوو یا ئیشمان لەسەرە کرد بۆ ئەوەی کە جێبەجێ بکرێت بەداخەوە جێبەجێ نەکراوە ئەوەش پەیوەستە بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە نەقڵکردنی هەموو مامۆستاکانی دراسەتی کوردی بۆ شاری کەرکووک لژنەی باڵامان دروست کرد لە بەغدا من نوێنەری کورد بووم لە ناو لیژنەکە نوێنەرێکی وەزیری برادرانی پارتیشی تیا بوو چەندین کۆبوونەوە لە نێوان حکوومەتی ئیتیحادی وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستان کرا اتفاق کرا لەسەر منهەجەکان لەسەر شێوازی کارکردن چۆنیەتی نەقڵکردنەوەی مامۆستاکان گەیشتە هەنگاوی نەقڵکردنەوە بەداخەوە ینی من لێرە وای ئەڵێم حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە نەبوو دەرەجە و تەخسیسە مالیەکانە نەقڵ بکە بۆیە ئەم مەلەفە گەورەیە وەستێنرا ئەویش پەیوەستی بەوە بوو بە تەنها لە دەسەڵات خۆمان نەبوو لە بەغدا بیکەین پەیوەست بوو بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئێمە لە ماوەی داهاتوودا ئەم بەڵێنش چۆن داومانە ئیشی لەسەرەکەین بە شێوازێکی تر بتوانین ئەم مەسەلەیە چارەسەر بکەین بۆیە ئەم بابەتانەی کە بۆ نمونە وعدمان بە هاوڵاتیانی کەرکووکدا بوو ئێمە لە حکوومەتی ئیتیحادی جێبەجێیەکەین لە پەرلەمانی عێراق جێبەجێیەکەین مەسەلەی بە پارێزگابوونی هەڵەبجە ئەمە دەستکەوتێکی مێژووی گرینگە و بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان حیساب بکرێ و جوڵاندنی یەکەمین جا لە حکوومەتەوە ڕۆیشتووە ئێمە لە ئەنجومەنی وەزیران دەنگمان لەسەرداوە دوایی لە پەرلەمانەوە ڕۆیشتووە دوای مەرسوومەکەی بە تەوقیعی دکتۆر لەتیف بووە و بەڵاوکردنەوەیشی بە تەوقیعی بەندە بووە بۆیە و ئیشکردنیش لەسەر دروستکردنی مؤسساتی محافەزەی هەڵەبجە لە ناو حکوومەتی ئیتیحادی لەگەڵ وەزارەتی تەختیت و وەزارەتی ناوخۆ وەزارەتەکانی تر ئەرکی سەرشانی ئێمەی ئێستا لەگەڵ بەڕێز پارێزگاری هەڵەبجەیە ئیشەکەین بۆ ئەوی جێبەجێ بکرێ بۆیە ئەمانە ئەم حزبەیە
وعدی بە خەڵک داوە توانێتی هەموو وعدەکانی جێبەجێ بکات بۆیە بەڕاستی کاتی ئەوەیە پاداشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بدرێتەوە لە سەروی هەموو شێوە مەسەلەی موچە لەبیرمان نەچێت مەسەلەی موچە ئێمە داوای ئەومان کردبوو کە مەسەلەی موچەش و هاوشێوەی عێراق مامەڵەی لەگەڵا بکرێ و چارەسەرێکی بنەڕەتی بۆ مەسەلەی موچە و بوجە ئەوانە دابنرێ و ئەمە گەیشتە ئەوەی ئەم بابەتە چەندین جار بگاتە بنبەست و آخر جار گەیشتە بنبەست بۆ ماوەی 3 مانگ ڕاتب نەهات و بابەتەکان و هاتە شەنووج بوو لەوەی کە لە یەک بپچڕێ ڕاستە لە ژێر ڕێنمایی یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕۆڵمان بینی لە ناو ئەنجومەنی وەزیران توانیمان لیژنەیەکی وەزاری دروست بکەین ئەم لیژنەیە سەر لە نوێ بابەتەکانی داڕشتەوە لەگەڵ کاک بافڵا لەسەر خەت بووین وتی بەس بایی ئەوەندە ڕای بگرێت تا دێمە بەغدا لەگەڵ هاوپەیمانەکانمانە قساکەین تێک نەچێ تا ئەوەندە ئێگەمە بەغدا لەگەڵ هاوپەیمانەکانمانە قساکەین لە ماوەی 2 ڕۆژ 2 جار هاتە بەغدا چووە هەولێر گەڕایەوە جاریش تراتەوە بەغدا لەگەڵ حکوومەتی هەرێم لەگەڵ هاوپەیمانەکانمان لە بەغدا چەندین کۆبوونەوەی ئەنجامدا آخر کۆبوونەوەمان سەعات 2 شەو تەواو بوو توانی ببێتە ئەوەی کە خریتەی یان نەخشەی ڕێکەوتنی هەناردەکردنی نەوت و پێدانی موچە بدرێ و ئەمە ئیسەکەوتە سەر سکە و بۆ هەتا بۆ داهاتە نانەوتیەکان ئێستاکە گەیشتە ئەو بابەتەی کە ینی هەنگاوەکان خریتەکە دانراوە بەس ماوە جێبەجێ بکرێ و ئەگەر کە جێبەجێ بکرێت تریز مشکلەیەک بۆ موچە نامێنێ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو بەڵێنەی بە خەڵکی داوە جێبەجێ کردووە بۆیە ئێمە چاومان لەوەیە دەنگدەرانی کوردستان و کەرکووک و خانەقین و سنجار و مووسڵ و دووس پاداشمان بدەنەوە و دەنگ بە یەکێتی بدەن بۆی یەکێتی هێزی ئەوان بێ لە بەغدا و بتوانێت لە ماوەی داهاتوودا داواکاریەکانی ئەوان هەم بچەسپێنێ و هەم داواکاری زیاتریان بتوانین بۆ جێبەجێ بکەین زۆر ڕاستە کاک خالد ئێمە گەشتینە کۆتایی بەرنامەکەمان 18 مەقعدمان هەبووە ئەی ئەگەر 25 مەقعدمان هەبێ ئەتوانین زیاتر ئەبێت زۆر سپاس بۆ ئامادەبوونت کە ئەمڕۆ لەگەڵمان بوویت بینەرانی ئازیزی کەناڵی ئاسمانی کەرکووک بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەرنامە هەتا بەرنامەی داهاتوو خواتان لەگەڵ بێت و هەر شاد بن.